دیارە ئەمڕۆ لیژنەی ناوخۆی پەرلەمانی کوردستان بانگێشتی وەزیری ناوخۆی حکوومەت هێرمی کوردستانی کردو کۆبوونەوەیان هەیە کۆبوونەوەکە چەند تەوەرێک لە خۆ دەگرێت لە نێو پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەی ناوخۆ من ورتر زانیارەکان لا سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان کاک شاخەوان وەرەگرم کاک شاخەوان سڵاوت لێبێ هاتنی ئەمڕۆی وەزیری ناوخۆی حکوومەت هێرمی کوردستان بۆ لای لیژنەکەی ئێوە لەسەر چییە؟ زۆر سپاس دیارە ئەمڕۆ وەزیری ناوخۆ ستافی وەزارەتی ناوخۆ دێنە پەرلەمانی کوردستان و لەسەر بانگێشتی لیژنەی ناوخۆ ئاسایش و ئەنجومەنە خۆجیەکان دێنە پەرلەمان و لەسەر چوار تەوەرە تەوەرێکیان پەیوەندی هەیە بە خانەنشینی هێزەکانی ناوخۆ و تەوەری دووەمیشان پەیوەندی هەیە بە گفتوگۆکردن لەسەر هەمواری یاسای ژمارە 16 ساڵی 93 هەڵگرتنی چەک تەوەرێکی کەش پەیوەندی هەیە بە دروستکردنی یەکەی پاسەوانەکان لە هەرێمی کوردستان تەوەری چوارەمیش پەیوەندی هەیە بە بابەتی هەنووکەی و ئەو بابەتانەی کە پەیوەندی هەیە بە وەزارەتی ناوخۆ بە هێزەکانی ناوخۆوە ئێمە بەلامانەوە گرنگە و لیژنەی ناوخۆ ئاسایش لە ڕاستیە ینی ئەمڕۆ گفتوگویەکی چڕوپڕ بکەین لەسەر هێزەکانی ناوخۆ لەسەر وەزارەتی ناوخۆ لەسەر هەموو ئەوانەی کە پەیوەندی هەیە بە خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئەوەی کە پەیوەندی هەیە بە باشترکردنی ژیان و گوزەرانی هێزەکانی ناوخۆ چونکە بەلامانەوە گرنگە هێزەکانی ناوخۆ لە هەرێمی کوردستان شەریحەیەکی ماندوون و شەونەخونی زۆریان هەیە لەبەرەوە بەلامانەوە گرنگە جارێکی کە تەکی دەکەینەوە خانەنشینی هێزەکانی ناوخۆ بەلامانەوە گرنگە ئەمڕۆ تەکی دەکەینەوە لەگەڵ وەزیری ناوخۆ لەگەڵ ستافی وەزارەتی ناوخۆ چونکە ئەمە بابەتێکی گرنگ و بابەتێکی مۆزوعیە بڕگەکانی کە و بابەتەکانی کە و یا خاڵەکانی کەش ئەوانش هەمووی خاڵی حسابی و خاڵی جەوهەرین و ئەوانە ئەمڕۆ ینی بەنیازین ینی چەند سەعاتێک دابنیشین لەسەر ئەو تەوەرانی کە باسمان کرد بۆ لانی کەم بتوانین بزانین وەزارەتی ناوخۆ دوای جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی وەزارەتی ناوخۆ ڕێڕەوی پرۆسەی چاکسازی لە وەزارەتی ناوخۆ تا چەند ئاس ڕۆشتووە و میکانیزمی یاسای چاکسازی لە وەزارەتی ناوخۆ چەند قۆناغی بڕیەوە بەلامانەوە گرنگە وەکو لیژنەی ناوخۆ بە وردی متابعی پرۆسەی چاکسازی بکەین لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ. شاخوان لە ماوەی ڕابردوودا ئێوە ژۆک و لیژنەکەتان زۆر باسی یەخستنەوەی یەکەی پاسەوانی دەکرا لەسەر ئەمە هیچتان هەیەەوە تا ئێستا دیارە ژمارەکان چۆنە گۆڕانکاری بەسەردادێ زیاد دەکا کەم دەکا بەڵێ دیارە لە دوای دەرچوونی یاسای چاکسازی یەکەیەکی پاسەوانی ینی دروست کراوە لە تەواوبوونایە ئەم یەکە پاسەوانیە کۆکەرەوەی هەموو پاسەوانەکانە لەسەر ئاستی هەرێمی کوردستان بەڵام ئێمە تێبینیمان لەسەر چەند خاڵ و بڕگەیەکی ناو پەیڕەوەکە یان ناو یاساکە هەیە لەبەرەوە ینی بەلامانەوە گرنگە دابنیشین لەگەڵ وەزارەتی ناوخۆ لەسەر ئەو خاڵانی کە ئێمە تێبینیمان هەیە بتوانین بە هەردوو لاوە معالەجێ ئەو خاڵانش بکەین خاڵەکە کە ئێوە زۆر تێبینیتان لەسەر هەیە بەڕاستی ئێمە تێبینیمان لەسەر ینی لە هەندێک بڕگە لە هەندێک خاڵە زیادکردنی هەندێک پاسەوان و ئەوانە هەیە بەلامانەوە گرنگە ئەوەش معالەجە بکەین چونکە ئێمە کارمان لەسەرەوە کردووە پرۆسی چاکسازی لە هەرێمی کوردستان ینی قۆناغی باشتر و گەورەتر ببڕێتوانە لەبەرەوە لە ڕاستیا گرنگە بەلامانەوە بتوانین لەم قۆناغا ینی چاودێری ورد و متابعی وردی پرۆسی چاکسازی بکەین لەسەر ئاستی وەزارەتی ناوخۆ یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ ئێوە قسەتان لەسەری هەبووە کەی دەگاتە لە ئێوە لە ئەنجومەنی وەزیرانە بەڵێ ئەوەی کە هەیە ئەو پرۆژەی کە حازر کراوە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە بڕیارە لە داهاتوە بێتە پەرلەمانی کوردستان ئێمە بەلامانەوە گرنگە ینی لەگەڵ ئەنجومەنی وەزیرانی قسەمان کردووە کە دەستوبرد بکەن لە ناردنی پرۆژەی یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ و دوجار کە دێتە پەرلەمانی کوردستان ئێمە لیژنەی ناوخۆ لیژنەی یاسایی لیژنەی دارایی لەسەرەوە بابەتەکەوە بینەوەی بە وردی متابعەیەکی بکەین بەلامانەوە گرنگە لەم خولەی پەرلەمانی کوردستان پرۆژەی یاسای خانەنشینی یاسای خانەنشینی هێزەکانی ناوخۆ تێپەڕە بڕوات. کۆتا پرسیار لەسەر ئەو چەگەڵگرتنی کە هەبووەوە ئەم یاسای چەگەڵگرتنیش هیچی نوێ هەیە کە ئێوە گۆڕانکاریەک لە یاساکەیان هەمواری بکەنەوە بە شێوازێک بێت کە ئەو چەگەڵگرتنە زۆرە هەیە کەم بێتەوە ئێمە یەکێک لە بڕگەکانی ئەمڕۆیشە لە خاڵەکانی ئەمڕۆ کە لەگەڵ وەزیر و وەزارەتی ناوخۆ گفتوگۆگەین و قسە ئەەکەین بەلامانەوە گرنگە داوای ئەوە ئەکەین یا پێشنیاری ئەوە ئەکەین کە گفتوگۆی چڕ لەسەرەوە بابەتە ئەەکەین کە یاسای ژمارە 16 ساڵی 93 هەڵگرتنی چەک هەموار بکرێتەوە چونکە هەندێ مادەی هەیە هەندێک بڕگەی هەیە یاساکەت ئەتوانم بڵێم بۆ قۆناغی ئێستا ناگونجە و نابێت و ئێمە بەلامانەوە گرنگە لە داهاتوو هەمواری یاساکە بکرێ بۆی ینی ڕێگەی تونند و تۆڵتر بگیرێتە بەر یا تونتر یاساکە ینی بەڕوونتر بیڵم یاساکە یاسایەکی تونند بێ بۆی بەڕاستی ڕێگە نەدرێت هەموو کەس هەڵگرتنی چەک و دەمانچە و سیلاح و ئەوانە ڕێگەی پێ بدرێت.
بڵێ کاگوێتان لێ بوو سەرۆکی لیژنەی ناوخۆ لە پەرلەمانی کوردستان کە ئەمڕۆ وەزیری ناوخۆ بڕێر وایە کاژمێری 11 بگاتە نێو پەرلەمانی کوردستان لەگەڵ لیژنەکەیان کۆبێتەوە لە ماوەی ڕابردوودا کە داوایان کردبوو وەزیری ناوخۆ بە تەنیا لەگەڵ لیژنەکەیان کۆبێتەوە ئەو تێبین و سەرنجانەی هەیەە هەم لەسەر کێشەگرفتەکانی ئێستا بە تایبەتی لە پرسی هەڵگرتنی شەک و یەکەی پاسەوانی و هەروەها هەمواری یاسای هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا دەیانویست بە تەنها لەگەڵی دابنیشن بۆی ئەمڕۆ دانیشتنەکە ئەنجام دەدرێت و دواتر بڕێر وایە دەرەنجامی ئەو کۆبوونەوەی تێبینیانەی کە هەیەیان بۆ لە کۆنفرانسی هەواڵیدا بۆ دەستگاکانی ڕاگەاندن